دکتۆرە پێشەوەی بڕۆینەوە بابەتەکە پێم خۆشە بەڕێستان بۆ بینەرانمان خۆتان بناسێنن و باسی پسپۆڕی و کارەکانتان بکەن. بژی سپاس. سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەو بەرنامەیە. من دکتۆرە ترا مستەفا عوسمان، پزیشکی ددانی شارەزام لە سەنتەری ددانی نەخۆشخانەی میهرەبانیم. دووبارە بەخێر بن دکتۆرە. وەکو لە بیدایە تا باسمان کرد ئەم چارەسەری دەماربڕینە زۆر جار نەخۆش دەگەیشتنی هەڵەی بۆ هەیە. جا پێم خۆشە پێناسەیەکی دەماربڕین بکەن ئەم چارەسەری دەماربڕینە چییە و لە چ کاتێکە ئەنجام دەدرێت؟ بەڵێ پرۆسەی دەماربڕین پرۆسەی پاکردنەوەی ڕەگی ددانە لە هەموو ئەو بەکتریانەی کە چوونەتە ناو ڕەگی ددانەکەەوە بە هەر یەکێک لە ئەسبابەکان بێت و پاشانیش پڕکردنەوەی ڕەگەکەیە بە مادەی تایبەت و لە چ کاتێک ئێمە پرۆسەی دەماربڕین ئەنجام دەدەین لەو کاتێک کە بەکتریا گەیشتە ناو ڕەگی ددان ضرورە کە دەماربڕینی بۆ ئەنجام بدرێت. زۆر چاکە دکتۆرە، ئەم پرۆسەیە بۆچی پێی ئەوترێت دەماربڕین؟ ئایا هەر بەڕاستی دەماری ددانەکە دەبڕدرێت یان نەخێر شێوازی پرۆسەکە جۆرێکی دیکەیە؟ بەڵێ خۆی وشەی دەماربڕین وش ناوێکی بازاڕیە، ناوە عیلمیەکەی چارەسەرکردنی ڕەگی ددانە و لە ناو ئەو پرۆسەیەدا ئێمە تەنها ناو ڕەگی ددانەکە پاک دەکەینەوە. خۆی عادەتەن نەخۆش کە سەردانی کلینیک دەکە و دێتە لامان بەتەوەقوعی خۆی وا دادەنێت کە ئەنەهو دکتۆرەکە دەمارەکە دەگرێ و بە مەقەس دەیبڕێ، بەڵام خۆی پرۆسەکە بەم شێوەیەنی و بە شێوەیەکی ترە. زۆر باشە. دکتۆرە ئەم چارەسەرکردنە لە چ کاتێکە ئەنجام دەدرێت؟ کاتێک کە ددانەکە تووشی چ کێشەیەک ببێت دکتۆر پەنا ئەبا بۆ بڕینی دەمار یا با بڵین دەمار بڕین؟ خۆی پرۆسەی کلۆربوونی ددانمان هەیە کە بە سێ چینی دداندا تێپەڕ دەبێت. ئەگەر بێت و کلۆریەکە لەسەر چینی یەکەم یان چینی دووەمی ددان بێت ددانەکە پێویست بێت دەماربڕین ناکات، بەڵام ئەگەر بێت و کلۆریەکە چینی یەکەم و دووەمی بڕی و گەیشتە ناو ڕەگی ددانەکە کە قوڵترین بەشی ددانە ضرورە کە بەکتریا گەیشتە ناو ڕەگی ددانەکە چارەسەرکردنی ڕەگی ددان یاخود دەماربڕینی بۆ ئەنجام بدرێت. زۆر چاکە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی